هەموو ڕۆژێک کە باوکمە بینی بەو شێوەیە 100 جار دەمردم و دەژیامەوە. بەهۆی ئەو نەخۆشەی باوکمەوە زۆر ماندوو بووین. دکتۆر نەما پێی نەکەین. هەموو جۆرە چارەسەرێکمان تاقی کردەوە. ڕۆژ بە ڕۆژ باوکم حاڵی تێک دەچوو. دایکیشم لێی جیابۆیەوە. ئیتر منی لە نێو خەم و خەفەت بەجێهێشت. من خۆم ئاگام لە باوکمە بوو. ئامادە بووم هەموو شتێک بکەم بەس بۆ ئەوەی باوکم ڕزگار بکەم. من دەرچووی بەشی ڕاگەیاندن بووم. کاری ڕۆژنامەوانیم دەکرد. ڕۆژانە هەم خەریکی خزمەتکردنی باوکم و هەمیش خەریکی بەڵگە فیلمێک بووم. ئەمڕۆ کۆتا بەشی بەڵگە فیلمەکەم بووم. دەبوایە بڕۆم. دەبخۆ باوکە جان. تەوا تێر بوو. سکات خۆش بخواتە من پێشکە ئینشاءڵڵا. قوربانت بووم باوکە جان. ئافێتت بێ. باوکە جان. من ئێستا بێ بڕۆم. یەک تەسویر ماوە زوویە من. ئاگات لە خۆت بێتایەوە باشە؟ باشە. قوربانی تۆ بووم باوکە جان. قاپەکان مەشۆ. بڕۆ بەخۆم دەیشم باشە؟ شتی وایە بێ. بەخۆم دەیشم بڕۆ قەی. نابێت باوکە جان. بڕۆ کچێ خۆم. کچێ خۆم بڕۆ. بڕۆ بەخۆم دەیشم. بڕۆ ئیشی خۆت دوا بکە. وا بتپارێزە. تۆ ئاگات لە خۆت بێ باشە باشە؟ خەمت نەبی. خۆت ماندوو نەکەی. باشە خەمت نەبی. باشە باوکە. واگدار کچێ خۆم. ئەی دوایەختی کە کۆچوەرەکانت برد کەی بوو؟ خانم پێش ئەوەی قسە لۆ بکەم ژانی من لە ئەستۆی تۆدایە. جارێ ئەو کامێرەی لادا حەز ناکەم دەموچاوم لە کامێرەی دەرچی. کاکەی گیان من بە تۆم وتم دەموچاوت لێڵ ئەەکەم. باشە ببوورە پرسیارەکە چ بوو؟ وتم دوایەخت کە بەڕێکەوت کەی بوو ئی کۆچبەرەکان. ئێمە لەگەڵ شریکەکەم یەختێکی بچووکمان ئامادە کرد بوو بۆ 10 نەفەر دەبوو بەڵام 40 نەفەرمان لێدا کە بەڕێکەوتین لەو 40 نەفەرەش 6 خێزانمان لەگەر بوو هەر خێزانەش 3-4 منداڵی لەگەر بوو کە بەڕێکەوتین بە دەریای ئیجەدا بڕۆین ترسناچی باڵی بەسەرماندا کێشا وەکو ڕۆژی عەشر وا بوو منداڵ و ژنەکان دەستیان بە هاوار کرد گریان بەڕاستی ئێمەش زۆر ترساین لە ناکاو شەپۆلێکی گەورە لە دەریای ئیجاهری کرد یەختەکەمانی نقم کرد هەر بابوو هاواری دەکرد خۆی ڕزگارکە بەڵام بەداخەوە من و شیریکەکەم ڕێبەرەکە بە هەر جۆرێک بوو بە مەلەوانی خۆمان گەیاندە قەراغ دەریاکە زۆر بەداخەوە یەختەکە نقم بوو سەرنشینەکانیش هەمیان مردن ئەو کەسانە خەڵکی کوێ بوون؟ ئەوانە خەڵکی ئێرانی تێدا بوو ئەفغانی تێدا بوو و هەروەها کوردی خۆمان خەڵکی هەولێر و سلێمانی و عەرەب و خەڵکی کەشی زۆر تێدا بوو بەڵام بەداخەوە لەو کارە ساتە ئەو کارە دڕندانەیە زۆر دڵتەنگ بووم زۆرم پێ ناخۆش بوو ئەو ڕۆژە ڕەشەی قەت لە یاد ناکەم بەڵام دنیام لە پێش چاوی تاریک بوو زۆرکم لەو کاری بووە زۆر پێ تاقەت بووم هەموو شتێکم لەبەر چاوی کەوت بڕوا بکە تووشی نەخۆشی دەرونی بوو بە هەر شێوێک بوو خۆم لەو کارە قێزەوەنە ڕزگار کرد و ڕام کرد بۆ کوێ؟ بە قاچاق خۆم گەیاندە سووریا هەر لەوێش بە قاچاق گەڕامەوە عێراق بەڵام لە کوردستان دەستگیر کرام ئەی دوای ئەو تاوانە گەورەیە هەست بە چیەکەیت؟ من وەک مرۆڤێکی تێشکاوی هیچ و پوچی دڕندە خۆم دەبینم ناکرێ ئینسان لە بۆ پارە و مادە مامە لە بەرژیانی ئینسان بکات هەرچەندە خەتای من نەبوو بە ئەنقەز نەبوو بەڵام زۆر پەشیمانم وەکو دڕندە خۆم بێتە بەرچاوی وەکو ئینسان خۆم نایەتە بەرچاوی من ئینسانێکی تێکشکاوم من ڕووخاوم زۆر پەشیمانم لەوەی کە کردم خاتوونی ڕۆژنامەنووس کاتە تەواو بوو
کابرەکەت بکوژێنەرەوە باشە سانعام تۆ شۆرە دەرەوە